علی عەبدوڵڵا عەلی دکتۆرە لە زانستی خۆراک و کۆنتڕۆڵی جۆریە سەرپەرشتی تاقیگەکانی کۆنتڕۆڵی جۆری هامسا. تاقیگەکەمان لە مانگی هەشتی ساڵی 2021ەوە کراوەتەوە بە مەبەستی پشکنینی مادە خۆراکیەکان و پاراستنی ژیانی هاوڵاتیان. تاقیگەکەمان سەرەتا لە چەند بەشێک پێکاتووە لە بەشی کارژێڕیە، بەشی ژمێریاریە و بەشێکی تایبەت بە وەرگرتنی نمونونەکان بەشی کۆمپیوتەر و ئایتیە کە سەرەتا ئەو نمونانە دێتە ناو تاقیگەکەمانەوە کۆدێکی تایبەتی بۆ کرێ بە مەبەستی ئەوەی کە نمونونەکە چووە ناو تاقیگەی کیمیا لەگەڵ تاقیگەی مایکرۆبایۆلۆجی کە دوو بەشی سەرەکین لە ناو تاقیگەکەمانە هیچ جۆرە ناساندنیشی پێوە نەبێت، تەنها نمونەیەکە کۆدێکی لەسەر و هیچ نیشانەیەکی تری پێوە نییە و پاشان نمونونەکە ئەتوێتە تاقیگەی کیمیا بە مەبەستی پشکنینی کیمیایی بۆی. لە تاقیگەی کیمیا کە کاتێ نمونونەکەیەتە تاقیگەی کیمیا ئێمە کۆمەڵێ پشکنینی بۆکەین، بەڵام هەرە گرنگترینیان لەو پشکنینانە پشکنینی مادەی نیترات و نیتریتە کە بە تازەترین سپێکترۆ فۆتۆمیتەر پشکنینی بۆ ئەەکەین بە مەبەستی دیاریکردنی ڕێژەکەی بۆ ئەوەی بزانین ئایا ئەو ڕێژەی ئەو مادانەی کە تایەتی بە تایماتی مادەی نیترات بزانین ئایا لە ئاستی ڕێگە پێدراوە یان نا، لە مواسەفەی عراقیا بێت یاخود لە مواسەفەی کۆدێکسا بێت بۆ ئەوەی بزانین ئایا لە ستانداردایە یاخود تێپەڕیوە. و یەکێک لە پشکنینەکانی ترمان کە بە ئامێری بایۆسێنسەرەکرێ پشکنینی مادە قڕکەرەکانە بۆ ئەوەی بە شێوەیەکی سەرەکی ئەو مادەی بزانین ئایا ئەو مادانە کە بەکارە تۆ ناو کێڵگەکانە لە ئاستی ڕێگە پێدراوایە یاخود لە ئاستی ڕێگە پێدراوە نییە. و پاشان ئەگەر لە پشکنین دەربچێت ئەوە شیاوە بۆ بەکارهێنان و کێشەی نییە، بەڵام ئەگەر لە پشکنین دەرنەچێ ئێمە پشکنینی دووەمی بۆ ئەەکەین بە ئامێری HPLC بە مەبەستی ئەوەی بتوانین جۆری ئەو مادە قڕکەرە بدۆجینەوە کە بەکارهێنرێت لەگەڵ ئەو بڕێی، چونکە بڕەکەی بەڕاستی زەڕورە بۆی بزانین ئایا ئەو مادەیە ڕێژەکەی لە ئاستی ڕێگە پێدراوایە یاخود لە ئاستی ڕێگە پێدراوە نییە. ئێمە پشکنینی ئاو پشکنینی کیمیایی بۆکەین بۆ هەموو ئەو پێکاتانەی کە لە ناو ئاوەکایە و باشان پشکنینی مایکرۆبایۆلۆجیش بۆ ئاوەکەین بۆ ئەوی بزانین ئایا ئەو ئاوە شیاوی بەکارهێنانە یاخودنا. لە بەشێکی تری تاقیگەکەمان بەشی تاقیگەی مایکرۆبایۆلۆجیە کە هەڵەسین بە پشکنینی مایکرۆبایۆلۆجی بۆ ئەو نمونانەی کە کۆمەڵێکی تر لە مادە خۆراکی جیاواز بۆمانێت بە مەبەستی پشکنینیان، ئایا بەرووبوومی شیرەمە نیە، پشکنینی گۆشتە یا پشکنینیە بۆ مادەی لە قوتونرا و یاخود کۆمەڵێ لەو کارگانەی کە لە ناو شاری سلێمانیان مەسەلەن کارگەی ئامادەکردنی پەتاتەیە یاخود کارگەی پاکێجکردنی سەوزە و میوەیە بۆمانە نێرن، ئەمانە هەمووی ڕۆژانە پشکنینیان بۆ ئەنجام دەدەین چ لە تاقیگەی کیمیا چ لە تاقیگەی مایکرۆبایۆلۆجی. ئێمە لەم کاتەیە بە مەبەستی ئەوەی بمانەوێ کاتی پشکنینەکان کەم بکەینەوە ئەو بەرووبوومانەی بە تایبەتی سەوزە و میوە خراپ نەبێت زووترین کات ئەنجامی بدرێتەوە. ئێمە هەستاوین بە بەکارهێنانی کیتی تایبەت و ئامێرێکی تایبەت کە مایکرۆسناپ ئینشۆرتەچە کە کتی تایبەتی هەیە شەریکەی هایجینایە هەڵگیری بڕوانامەی ئایزۆیە و لە لایەن ڕێکخراوی AOAC-ەوە ئەو کیتانە تەصدیق کراوە بە مەبەستی ئەوەی کە بۆ توێژینەوەش ئەبێت بۆ تاقیگەی ئاسایش ئەبێ بەکاری بێنێت. ئێمە ئەو جۆرە ئامێرە بۆ هەموو بەکتریاکان ئەتوانین پشکنینی بۆ ئەەکەین، پشکنینی ئاوی پێ ئەەکەین بۆی بزانین ئایا ڕێگە پێدراوە یان نا.
و پاشان پشکنینی سرفەیس و پشکنینی مادەی بەقایەی یاخود پاژماوەی پرۆتینەکەین لەسەر ئەو شوێنانەی کە تایبەتە بۆ ئەو جیهانەی کە تایبەتە بۆ بابەتە مەسەلەن بۆ نمونە ئێمە کۆمەڵێک ڕێستۆرانت و ئوتێلی 5 ستارەیە چ لە شاری سلێمانی چ لە شاری هەولێر کە بانگمانەکەن بە مەبەستی پشکنینی بەشە جیاوازەکانی و پشکنینی ئەو مادە خۆراکیانەی کە ئامادە کراوە لەوێ و خۆشیان بە بەردەوامی نمونەمان بۆ ئەنێرن هەر حاڵەتێکی نائاسایی هەبێت لایەن بمەبەستی دیاریکردنی ئایا پەیوەندی بەوانەوە هەیە پەیوەندی بەو کەسەوەیە کە خوانەخواسە لەوێ خواردنێکی خواردو و تووشی کێشەیەکی تەندروستی بووە. ئێمە لە ساڵی پارەوە ئامێری ڕێڵ تایم PCR هێناوە بە مەبەستی ئەوەی ئەو ماوە ئەم ماوە کەم کراوەیە کە لە بە ئامێری مایکرۆسناپ ئێمە کەممان کردوەوە بتوانین زیاتر کەمی بکەینەوە و بتوانین زووتر ئەنجامەکان ڕادەست بکەین. ئامێری ڕێڵ تایم PCR ئامێرێکی زۆر ورد و خێرایە هەر تایبەتە بە کۆمپانیای هایجینیا کە پشت دەبەستێت بە مادەی DNA بە مەبەستی ئەوەی بزانێت جۆری بەکتریاکە دیاریکە یاخود جۆری ئەو ژەهرەی کە دەریاوە چونکە هەندێک بەکتریا ڕێگە پێدراوە بە ڕێگەیەکی کەم بەڵام هەندێک لە بەکتریاکان بوونی نابێ هەبێت. مەسەلەن ئێمە لەم ساڵ و لە ساڵی پارە هەستاین بە پشکنینی ئەو سەوزانەی کە لە ناو شاری سلێمانیایە و ئەنجامەکەی ڕادستی قایمقامێتی قەزای ناوبەندی سلێمانی کرایەوە کە کاتێ بوونی ڤایبریۆ کۆلێرامان تیابەتی کرد ئەو بوو لەلایەن بەڕێزیانەوە هەنگاوی پێویستیاننا بە مەبەستی ڕاگررتنی ئەو بەروبوومانە و هۆشیارکردنەوەی هاوڵاتیان لە بەکارهێنانی سەوزۆمیوە چونکە ئێمە هەدەفی سەرەکی ئیشەکەمان ئەوەیە کە مادەیەکی خۆراکی پاک و بێغەل و غەش و تەندروست بگاتە لای هاوڵاتیان و هەم من و هەم بەڕێست و هەم هاوڵاتیانیش مطمئین بن یا دڵنیا بن لەوەی کە ئەو مادە خۆراکی کە بەکاری ئەهێنێ پشکنینی بۆ کراوە. ئێمە لە تاقیقەکەمان لەلایەن مامۆستایانی زانکۆ و پەیمانگاکانەوە سەردانیمانەکرێت بە مەبەستی ئەوەی کە بتوانین شیکارکردن بۆ توێژینەوەکانیان ئەنجام بدەین. ئایا ئەو توێژینەوانە هەر جۆرە سامپڵێکی یاخود هەر جۆرە نمونەیەکی مادەی خۆراکیە کە ئەیهێنن یاخود کردنەوەی خولی تایبەت لەسەر ئەو ئامێرانی کە لە ناو تاقیقەکەمانە هەیە و هەروەها هاوینان لەلایەن خوێندکارانی مەشقی هاوینەوە سەردانیمانەکرێت و لێرە بۆ ماوەی 2 بۆ 3 مانگ ئەمێنەوە بە مەبەستی ئەنجامدانی خولەکە و فێربوونی زانیاری لەسەر چۆنێتی ئەنجامدانی پشکنینەکان و پێدانی بڕوانامەی تاقیقەی کۆنتترۆلی جۆری هامسا لەسەر ئەنجامدانی پشکنینەکان بە هیواینەوەی بتوانین کۆمەڵێ بەروبووم و کۆمەڵێ مادەی خۆراکی تەندروست بگەینین بە هاوڵاتیان و ژانی هاوڵاتیان پارێزراو بێت. ئەڤین عەلائەدین مامۆستام لە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی ئەندامم لە سەنتەری پەرپێدانی کار لە زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی ئێمە هەستاوین بە ڕێخستنی ئەم ترینینگ کۆرسە بۆ بەشێک لە خوێندکارانی خوێندنی باڵا ماستەر و دکتۆرا و هەروەها مامۆستایان و فەرمانبەرانی پەیمانگەی تەکنیکی بەکرێجۆ ئامانجبان لە ڕێخستنی ئەم جۆرە ترینینگ کۆرسانە بەرزکردنەوەی ئاستی زانست و زانیاری مامۆستایانمانە نوێکردنەوەی ئەو زانست و زانیاریانی کە هەیەە بە شێوەیەکی پراکتیکی و بەستنەوەی ئەو زانست و زانیاریانی کە بەڕێزیان هەیەە بە بازاری کارەوە و لە کۆمپانیایەکی وەکو
تاقیگەی کوالتی کۆنتترۆلی جۆری هەمسا ئەم مەبەستمان لە هەڵبژاردننی ئەم تاقیگەیە ئەوەیە کە بەڕێوبەر و ستافی ئەم تاقیگەیە بەردەوام نوێکردنەوەی زانست و زانیاریەکانیان ئەکەن دەوراتی نێودەوڵەتی وەرئەگرن لە بابەتەکانی کوالیتی کۆنتترۆل ئێمە پێمان خۆش بوو ئەم زانست و زانیاریانی کە بەڕێزیان هیانە بۆ مامۆستایانی ئێمەش بگوازرێتەوە و هەلێکیش دروست بکەین بۆ خوێندکارانمان کە لە کاتی ئەنجامدانی مەشقی هاوینە ئینتەرنشیپ لەم کۆمپانیایە وەری بگرن کە ئەم کۆمپانیایەکی کە لە کۆنتترین کۆمپانیەکانی دڵنیایی کوالیتی کۆنتترۆلی جۆری لە سلێمانیە کە هاوکاریەکی باشیان پێشکەش بە خوێندکاران و مامۆستایانی پەیمانگای تەکنیکی بەکرێجۆ و هەروەها کۆلێژی تەکنیکە پراتیکەکانی هەڵەبجە کردووە.